شێوازێکی دیکەی چارەسەری بۆ گرێ ڕیشاڵی مەمک لە تیمی نەخۆشیەکانی مەمکەوە. ئێوە دەزانن کە بوونی گرێ ڕیشاڵی مەمک لە کچانی گەنجدا زۆر باوە، بە تایبەت لە تەمەنی 15 بۆ 35 ساڵیدا. لەگەڵ ئەوەی ئەم گریانە پاک و ناشێرپەنجەین، بەڵام زۆر کات گەورەی لە قەبارەدا و زۆری ژمارە و پەرتی گرێکان دەشێت چارەخوازان نیگەران بکات. بۆ ئەم حاڵەتانش ئەنجامدانی چارەسەری شەپۆلی مایکرۆیی دەشێت هەڵبژاردەی دروستی پزیشکان و چارەخوازان بێت لەبەر ئەم هۆکارانی خوارەوە. یەکەم، بڵاوی لە گرێکاندا، واتە دەکرێت لە چەندین بەشی مەمکەکەدا گرێ هەبێت کە بە نەشتەرگەریکردنی دەکرێت کەسەکە جگە لە بوونی چەندین شوێنتەقە تووشی تێکچوونی و جیاوازی قەبارەی مەمک ببێت. دووەم، ئەگەری دروستبوونەوەی گرێ ڕیشاڵی مەمک، بۆ نمونە دەکرێت لە داهاتوودا گرەیەکی دیکەی ڕیشاڵی لە بەشێکی دیکەی مەمکەکەدا دروست ببێتەوە. کەواتە بۆ بە دووربوون لە ئەنجامدانەوەی چەندبارەی نەشتەرگەری دەکرێت پشت بە ئەبلەیشن ببەستین. لە ئێستادا ئامێری شەپۆلی مایکرۆیی لەلایەن تیمی نەخۆشیەکانی مەمکەوە لە تاوەری تەندروستی سمارت کاری پێدەکرێت. هەروەها ژمارەیەکی زۆری چارەخوازان لەم جۆرە چارەسەرە سوودمەند بوون. سمارت وەرچەرخانە.